پاشی کو دەرگەین ئاشتی هاتنا گرتن وڵاتیان بەغدایی ئاڵوزیان ناوبەرە بەغدا و هەولێرێ شەرمەزاری لە قەڵام ددەن و داخواز دەکەن کو دەست پێشخەریان هەردوو ئاڵیان لەسەر مێزا دایلوکێ چارەسەر بکەن. اليوم اللي حدث ئەوە ئەڤڕۆ دناوبەرە هەرێمە کوردستان و بەغدا ڕوو دەدات کارێکی شەرمەزاریە و پێدویە ئەم ji vê qonaxê derbas bîn بۆ qonaxa avakirinê. Pêdiviya hemî layenek hikûmeta federal û Herêma Kurdistanê ji astê daxwaziyan bêhne xwartir û daxwaziyên Kurdan jî bi daxwaziyên xwe li qelem didin. Ji ber ku birayên me ne û em hemî Iraqî ne. Ev daxwaziye nahête çareserkirin eger danûstandin nebît. وڵاتیەکێ دن لە بەغدا هەرێما کوردستانê xetebار diketin û têda diyar diketin ku Kurdan divên parçeka giringî ji Iraqê dabibrin. احنا ما نريد نجزء الوطن. ام ناخوازی ولات ما پارچه ببه. ام دخوازی ولات یک گرتی بمینه. تو دزانیش برچه. جبر کو من بنره. اگر تو پارچه که دابری او یکی دینج پارچه که دین دابره وی دمی ولات پارچه پارچه دبه. دەستوری عێراقی ناوبەرە بۆ هەمی ئالیشان لاوڕا دەبێت یاسا سەروەریە خۆ لەسەر گۆڕەپانە سیاسی بسەپینیتن ئژبەرک و پێنگاوێن تند و تیژیە دێوەڵاتی پێزەرەرمەند بن. يجب على السياسيين اگر برپرسین سیاسی دوی برجواندین گل عراق بن به همی چین و تویجن خواه چه کرد بن یان جی عرب یان جی ترکمان اگر دوی برجواندی عراق بن نک برجواندین خو مالبات و حزب خوبن دبی دستور به تبجیه کرن هر کس بگه مافی خو و اوین دم بینه سرراس کرن. بوارناسا سیاسی ڕادگەیەنیتن کو دەبێت ڕاپەرسیە هەرێما کوردستانە بێتە هەڵوەشاندن و کو دەبێت ملکەتی دەستپێشخەریان سەرۆکوەزیرێن عێراقی بن. أتمنى من حكومة الإقليم داخواز جه هرێما کوردستانê dikem ku rapirsiyê helweşînin ji ber ku Bakurê Iraqê pişkeke ji Iraqê û wek dizanin ku hikûmeta navî pêngava xwe bû çareseriyê dihêvêje lê em dibînin ku hikûmeta Herêma Kurdistanê astengî di ber çareseriyan dadnêt û sedemên wê jî diyar nînin. Loma dibe her du alî ji asta daxwaziyên xwe bêhne xwar ji ber ku welatê me êk e. ناوبەرە هەمی ئاڵۆزیان و چاوەڕێیا چارەسەرکردنا هەمی ئالیشان دلێن حکوومەتە عێراقی و هەرێما کوردستانی لەسەر بارودەیە و تلەکادیژی ئەدڤێن ئالیشێنت ناوبەرە خودا چارەسەر بکەن. لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.